سیبەرە یەکیتیان نویسکارن کوردستان سووریا و بە ئامادەبوونە ژمارەك سیاسەتمەدار و ڕەوشنبیر لە هۆلە ئەنەکەسێل باژارۆکێ گرکێ لەگێ دیوانە هەلبەستوان قاسم مەرعیکە چەپەر یا بناوێ گولا سۆر هات بەلافکردن. چاپ کری بناوێ گولا سۆر 47 هەلبەستێ دەنا لەسەر سەدر و پەلی ئیرۆ ما هەندێک نویسکار و هەندێک ڕێخستن و هەندێک کەسێ سەفیل و هەندێک قەدرگرانی هەرەمێ ما لەفدانە هەفتوو ما 4-5 پارچە هەلبەست ژوارە گوتن هەندێکی هونەری بوون هەندێکی ئاوینی بوون مەدانە خویاکردن تێدا یەکیتیا کورد و مەسەرەن پێکانینا مافێ مڵات و مەتێدا داخویاکردن و هێزا پێشمەرگە و ڕوولا پێشمەرگە پێشە ڕۆژێدا و پێکاینا کوردستانەکن و دنێزیکدا ئینشاءڵڵا میوان و بەشدارن ئەم زەکردنا دیوانە هەلبەستوان قاسم مەرعیکە چەپەر کێفخۆشی و پێشنیاری خۆیان دیار دکردن. ئەم سپاسیە هەلبەستوان و نویسکار قاسم مەرعیکاتکن و ئیرۆ پرتوکە خوا بناوێ گولا سۆر پێشکەشی مەکرد ئەم هێڤینە و دەمێ وەرەدا سەرکەفتن بێ بە کارێکی مەستر ژهالێ و دەخوازن و هەر هەڤال مەی هەلبەستوان و نویسکار و پەرتووکی خوا ئامادەکەن و پێشکەشی مڵەتی کورد بکەن. بڕاستی دەرفەتەکە خوش بوو وەکی یەکیتیان نویسکاری کوردستانە سووریا شاغی گرکەی لەگەی ئەم هاتن وەکە هەڤاڵی مەم ئامادە بوون لەوێدری بچەند خوێندنا چەند هەلبەستی برادەر باوێکاوە گەلێکی هەلبەستنە خۆش بوون هەلبەستنە کوردەواری بوون هەلبەستنە ئەڤینی بوون vêyekê em hêvî dikinin û hevana dijî weke derfetekê bihindanekê ji gelê xwe re civaka me re carna her pêlekê wilo rûniştineke halo dibê. گولا سۆر دیوانە یەکەم ji berhemê قاسم مەرعیکە ku bêtirî ji çil helbestin evînî û şoreşgerî dihatin komkirin di sedr û pelên rengîn de. Berzan Hesên girkê legê Ark. بن برف و بارانê pel bişkilîma bi şev û rojê bê ronahîma